ئێستا سەرۆک شارەوانی چەمچەماڵ قورعەکە کراوە بە بەرچاو 500 نەفەرەوە کراوە. ئێمە ڕازین لە قورعەکە، کەسێکی یاسایی هاتووە بە بەرچاو 500 نەفەرەوە قورعەکەی کردووە. ئیستا معقول نییە ئەماڵێ قورعەکە دووبارەکەمەوە بە هیچ شێوە هیچ کەسێ ڕازی نیە ئەم قورعەیە بکرێتەوە. داواکاری ئێمە ئەوەیە، ئەبێ بە زووترین کات ئەم ئەرزانە دابەش بکرێ. ئەڵێن ئەچین بۆ لایەنی پەیوەندیدار بۆ سەرڵێ بۆ چوو ئەڕۆن بڕۆن، ئەمە نەبێ منەتە لە ئێماڵێ بۆ چوو ئەڕۆن بڕۆن خۆم پاسەکەتان بۆ گرم، ئەمە نەبێ منەتە لە ئێمە. داواکاریمان ئەم پیاوانە قورعەیان بۆ کردین کە قورعەیان کرد، قورعەکەیان بە جوانی کرد، زۆر بە جوانی. ئیسا کە ئەم کاگارەمە بڕیاری خۆی هەڵیۆشانێتەوە، ئەڵێ نابێت 150 پادەزەوی دادنمان نییە هەڵێوەشێنە ئەوە بە بڕیاری مەڵبەن کراوە ئێمە نایکەین. ئەمە زەحەقین سنی گشتی لە ئەنفال لێماوە داماوە گشتی سنیسیان بۆ لە نیوەی لە نوێ سەرمانەتەوە، نیوەی لە دبوت و تۆبداوە هاتێتەوە بە دامایی 6 مانگ و دەڕۆ سجن بۆ گشتی هەژار و قوربەسەرە هەر هەمیشی داماوە. ئێمەش هەستاین لەگەڵ بەسووری بەش کاک ئارام ئینمان کرد کاک هۆگر بڵێ نوێنەری حاکمە بانگمان کردووە بە ئاگاداری ئەوەی نێ بڵێ ئاگادار نیە بەڵێ باغمان نەکردووە کاک ئارام، بەڵام ئێمە کار ئاسانیمان بۆیان کردووە. هەستاین تەکلیفان لە کاک بورهان کردووە لێ پرسیاوی بڵین شارەوانی شۆڕشە تەکلیفان لێ کردووە 68 پاسەزەوی داوە پێمان بۆ ئەوەی کار ئاسانیان بۆ بکەین نەم 355 هەر نەبێت 250 کەسێک سولمەن بن. ئەم ئەڵێ 150 پاسەزەویم هەیە. تەکلیفم لە مامۆستا برایم سەرۆک شارەوانی تەشێ کردو ماڵی ئاوا بێ لەگەڵ کاک بورهانە هەردووچیان هاوکارم بوونا. کاک برایم 24 پاسەزەوی داوە پێم، کاک ئارام 68 پاسەزەوی داوە پێم، کاک بورهان عەفو.